تیمی پزیشکانی ددان و بەتایبەتی لە کۆلیژی پزیشکی ددان و سەرکردی زانکۆی پزیشکی بە هەماندی لەگەڵ وەزارەتی تەندروستی دوو چالاکی گەورە دەکەن ئەمەیان بە چالاکێکی هۆشیاری بۆ کۆمەلگا دەستیان پێ کرد ئەم ئیڤێنتە و لە مانگی داهاتووش کۆنفرانسێکی گەورە و زانستی و ئەکادمی لە بواری پزیشکی و نوێترین توێژنەوەکان هەر لەسەر هەمان بابەت کە ئەویش بابەتی شێرپەنجەکان و جۆرەکانی شێرپەنجەی دەم و ددانە. ڕەنگە ئێستا ئێمە زۆر لە بوارەکانی دیکە شێرپەنجە قسە دەکەین بەڵام لە ناو دەم و دانیش نزیکەی 7 زۆری شێرپەنجە هەیە کە پێویستی بە هۆشیاریە پێویستی بە ئیرادەی هێزی هاوڵاتی خۆی هەیە. ئەم ئیڤێنتە دوو سێ پەیامی گرنگی تێدا بوو. یەکێک لەوانە پەیامی هۆشیاری و پەیامی زوو دەستنیشانکردن و خۆ پشکنین و ئاگداربوونی هاوڵاتیە لە پابەندبوون بە ڕێنماییەکان و پشکنینی بۆ ماوەیی یان بڵێن پشکنینی ماوە بە ماوە کە بچێت کاتێک کێشەیەک دەبێت چکە بە زوو دەستنیشانکردن چارەنووسی شێرپەنجە لە تەمەن و ئاسوودەیی نەخۆش زۆر باش دەبێت. ئەمە پەیامی یەکەم. پەیامی دووەمیان ئەم چالاکیە داهاتەکەی سەردەمی بۆ نەخۆشانی شێرپەنجە دەبێت بۆ سنتەری شێرپەنجە دەبێت کە ئەمەش لە هەموو جیهاندا دەبێت لە پێشکەوتووترین وڵاتی دنیا لە دەوڵەمەندترین وڵاتی دنیادا شێرپەنجە بە تەنیا لەسەر حکوومەتەکان نییە فاوندیشن ڕێکخراوی خێرخوازی کەسایەتی تەنانەت چالاکی هونەری و وەرزش و ئاهەنگ و ئەنجامدانی تۆپی پێ و خۆتان دەبیستن لە دنیای پێشکەوتوودا و داهاتەکەی بۆ نەخۆشانی شێرپەنجە هەندێک لە نەخۆشیە دەگمەنەکان دەبێت. بۆیە ئەم نەریتێکی جوانە بە ڕۆژی پشوو سوپاسیان دەکەین کە ئەمڕۆکە کۆمەڵێک چالاکی هۆشیاری هەیە. ئێمە زۆر وەزارەتی تەندروستی پزیری و پاڵپشتی هۆشیاری تەندروستی دەکەین نەک تەنها نەخۆشی بۆ دەرمان و عیلاج و عملیات. من باسم کرد ڕێژەی شێرپەنجە ئێمە بەراورد لەگەڵ وڵاتانی دنیا لەگەڵ ستاندەردی نێودەوڵەتی تەنانەت لەگەڵ دەوروبەرمە وڵاتانی دەوروبەر و لەسەر ئاستی عێراقیشدا شێرپەنجە لە هەرێمی کوردستان کەمترە لەو ستاندەردە. لە ئێمە هەموو ساڵێکیش ئەم ئامارە ئیعلان دەکەین لە هەر 100,000 کەسێک لە دنیادا و لە وڵاتانیشدا 190 کەس تووشبووی شێرپەنجەیە بەڵام لە هەرێمی کوردستاندا تا ئێستا لە نێوان 150 تا 151 شێرپەنجەیە بۆ هەر 100,000 کەسێکی دانیشتوو و ڕێژەی تەمەنیش درێژ بۆتەوە بەهۆی ئەوەی دوو هۆکاری یەکەمیان زوو دەستنیشانکردن بەرەو پێش چووە. ئەوە نییە نەخۆشک و جاران کاتێک شێرپەنجە دەستنیشان بکە ئینتشاری کرە و بڵاو بۆتەوە لە ستەیجی چوارەمە و لە قۆناغێکی پێشکەوتووە. نەخێر لە ئێستادا زوو دەستنیشانکردن زۆر گرنگە هەرچەندە هەندێک شێرپەنجە هەیە بەداخەوە کە خۆی لە دەستنیشانکردندا تۆزێک تاخیردەی بەڵام شێرپەنجەی زۆر باشیش هەیە کە دەستنیشان دەکرێت چارەنووسی باش هەیە و ئامێری پێشکەوت و پشکنینی باشتر و چارەسەریەکانی کیمیایی کە باشترین و نوێترین و پێشکەوتوترین چارەسەریەکانی دنیا کە دەرچووە لە پرۆتۆکۆلی هەرێمی کوردستاندا هەبێت لە گایدلاینیان بڵێن لە ڕێنماییەکانی عیلاجکردن لە هەرێمی کوردستان بەکاردێتەوە سەردەمی چارەسەرە کیمیاییەکان گرانبەهانە و هەمووشی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە بە پاڵپشتی سندوقی کۆمەک بۆ توژوانی شێرپەنجە. ئەمە زۆر گرنگە و سنتەرەکانی شێرپەنجە لە ڕووی ژێرخانیەوە سنتەری دەستنیشانکردن لە هەرێمی کوردستان لە کابینەی نوێم ژمارەیەکی باش دروست کراوە ژمارەیەکیش لە پرۆژە لە ڕێگەدا ئەو پرۆژەیەکە لە شاری هەولێر دەکرێت و بەرنامەی پلانمان لە بۆ شاری سلێمانیە لە شاری دۆک 4 پرۆژە بۆ شێرپەنجە دەکرێت و بەرنامەمانە بە هەموو قەزا و نەحکام. دکتۆر ئەو نەخۆشیان درێژخایانیان هێگلەی ئەوە دەکەن نرخی فاسی نەخۆشە درێژخایانەکان گران بووە هیچ نرخێک گران نەبووە. من باسی بابەت شێرپەنجە دەکەین ئەسڵەن شێرپەنجە بەڕێزان تەواوی شێرپەنجە لە پشکنین لە بینینی نەخۆش لە نەشتەرگیریەکان ئەوەی لە سنتەرە حکوومیەکانە هەر هەمووی بەخۆڕایە تەنانەت ئەو نرخە سیمبولێژ نییە کە لە نوشخانەکان ترە هەمووی شێرپەنجە خزمەتگوزارەکەی بەخۆڕایە زۆر سپاسان دەکەین. دەستان خۆش بێت. ماوەکانی ڕابردوو یەکێک لە خاوەنی دەرمانخانەکانی کوردستان کە زنجیرە دەرمانخانەی هەیە دەنگێکی بڵاو بووە کە داوا لە کارمەندەکانی دەکە بەدیلی دەرمان بدەنە. ئێمە لێژنەی ئێمە لەگەڵ دادگای بزانە نووسینی چارەسەر گۆڕینی چارەسەر ژەمەکانی چارەسەر ژەم بێت زۆری بێت چۆن بەکاردێت جەدوەلی بەکارهێنان ئەوە ئیشی پزیشکی پسپۆڕە. تەنانەت پزیشکێکی پسپۆڕیش لە بوارێک بۆ بوارشتر ناکرد. بۆ نمونە ئێستا باسی شێرپەنجەمان کرد چارەسەری شێرپەنجە پرۆتۆکۆلی خۆی هەیە گۆڕینی ژەمەکە جەدوەلی کەی کیمیاییەکە وەردەگرێت چ ڕۆژ نۆبەیەتی چەند ڕێژە وەردەگرێت ئەمانە ئیشی پزیشکی پسپۆڕی شێرپەنجەیە پسپۆڕیەکە کە دەبێت ئەو کەسەی دەینووسێ پسپۆڕی لەم بوارەدا هەبێ. پسپۆڕێکی تر کە پزیشکی دەم و ددانە پزیشکی پێستە پزیشکی چاوە ئەمە ناتوانێت چارەسەری شتێکتر بکات یعنی دەبێت لە پسپۆڕەکەی خۆی دەبێت. بۆیە ئەوەی بڵاو بۆەوە ئێمە پێی نیگەرانین و ئێمە بەدڵنیاییەوە بازرگانیکردن لەسەر مافی نەخۆش قبول کراو نییە. دەست بەجێ بڕیارماندا لێژنەیەکی لێکۆڵنەوەمان داناوە
و لەگەڵ داواکاری گشتی و دادوەری بەڕێز لەسەر هێڵین و ئەم لێژنەیە کاری خۆی دەکات بە دڵنیاییەوە گۆڕانکاری لە چارەسەری نەخۆش نابێت لەسەر ئەساسی بازرگانی کردن بێ بەڵکو دەبێت لەسەر ئەساسی چارەسەری بێ و مافی نەخۆش پارێزراو بێ. ئێمە لە حکوومەت هەرێمی کوردستان بۆ یەکەمین جار لە کابینەی نوێیەم بە یاسا مافی نەخۆش پارێزراو بووە، یاسای ژمارە 4 ساڵی 2020 کە پەیڕەوی و لێکۆڵنەوەی تێدا هەیە لە ئەنجومەنی وزران ئەم پەیڕەوەش پەسەند کراوە. ئەساسی لێکۆڵنەوەی وەزارەت تەندروستی لێکۆڵینەوە لە مافی نەخۆش دەکات. ئەمە مافی گشتیە، مافی نەخۆشە، بۆیە ئێمە لەژنەی لێکۆڵنەوەمان داناوە و لەگەڵ لاوەکاری گشتی ئەم لێکۆڵنەوەی بەردەوام دەکەین بە دڵنیاییەوە هیچ پێشێلکاریەک لەسەر حسابی نەخۆش و فرۆشتنی دەرمان قبول نییە. ئەمە نەتیجە ئەوەیە کە کۆنتڕۆلکردنی دەرمان بە ئەستێکی زۆر باش بووە. کۆنتڕۆلکردنی دەرمانی قاچاغ نەما، دەرمانی بێ سەرچاوە نافەرمی نایاسایی طبعا لەم ستیکەرە ئاخر قۆناغی کۆنتڕۆلکردن کۆنتڕۆلکردنی دەرمان قۆناغیش دوور و درێژە، بەڵام ئاخر قۆناغ ئەو ختمەیە کە بێمە سیستەمێکی ئەلکترۆنی دژە ساختەیە و لەلایەن حکوومەتەوە پەسەند کراوە. ئەم بابەتە بەڵام گۆڕینی نەخۆش یان بڵین دەرمان بۆ نەخۆش ئەمە دەبێت لەسەر ئەساسی زانستی بێت و کەسێک ناتوانێت لە خۆڕا بیکات. مەرجە نەخۆش ئاگادار بکرێتەوە کە پزیشکەکەی دەرمانی بۆ دەگۆڕێت. مەبەستت یعنی ئەو نەخۆش ئاگادار کاتەوە بڵێ ئەوە بەدیلە پێم داوی دەرمانە ئەسڵەکە. کاکە من باسم کرد چارەسەر لەلایەن پزیشکی چارەسەر من و خۆتیش سەردانی پزیشکمان کردووە. کاتێک پێویستمان بە چارەسەر بێت پێویستمان بەوەیە کە پزیشکی چارەسەرەکە بنووسێ. گۆڕانکاریکردن لە پێناوی ئەوەی لە دەرمانخانەیەک مشتریەکە نەچێتە دەرەوە تەنها هەردەبێت دەرمانش پێفرۆشێ ئەمە قبولکراو نییە. باشە جانان هەندێک نەخۆش کە دەستە نێو هۆڵی نەشتەرگەری گلەی ئەوە دەکەن کە ئەو جلەی پێیان دەدرێت نرخەکەی گران بۆ بەراورد بە پێش بۆمە پێشتر بە 4000 و ئێستا بە 12000 دینار. ئەمان لە چێن دەرەو گلێ بە بەنامەکەمان بداتێ بزەڵ لە کام نەخۆشخانەیە چ زۆرێکە چ نەشتەرگەریەکە بە دوواداچین بۆ دەکەین بۆ دەکەین نازانم کام بابەتە کام مەبەستە. باشە جیانە زۆر